پێشەنگایەکی کتێب بە ناونیشانی هەلار لە پیرانشاری ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێواچێت هەوڵدراوە ئەم کتێبانەی کە لە نێو ئەم پێشەنگایەدا نمایشەکرێن لە زمانی کوردی و فارسی لە بوارەکانی مێژوو ڕۆمان بەشی مناڵان نمایش بکرێت. ئەو کتێبانی کە لێرە بەردەستمان کردوونە زۆرتر ئەدەبیاتن، بەڵام مژارەکانی دیکەشبی هەر لێیە، بەشی فکری، بەشی فەلسەفە و زانستە مرۆییەکان بەگشتی، بەشی منداڵان، بەشی مێژوویی، ئەوانە هەموو هەن لێرە. بەشداری خەڵک جێ ڕەزامەندیە بەڕاستی زۆر باش پێشوازیان کردووە. هەوڵ دەدەین کە شوێنێکی تایبەتیمان هەبێت و بەردەوام لەوێ کار بکەین. دیارە ئێمە بە شێوەی سەرهێڵ هەر هەین لە سەرتۆڕە کۆمەڵایەتەکان چالاکیمان هەر دەبێت و کتێب دەناسێنین کتێبخانەی کوردی، هەوڵ دەین کتێبخانەی پەرە بە کتێبخانەی کوردی بدەین. ئەوەی لە ڕاستیدا بمێ باسی بکەم ئەوەیە کە لە شاری ئێمەدا شتێکە ون بووە کتێبە وە کتێبخانەیە. ئەو پێشانگانە وەکو ڕووداوێکی هەڵکەوتە وەکو شتێکە بەرچاوی خەڵک بۆ بەرچاوی خەڵک دەتوانێت زۆر کاریگەر بێت، زۆر ئەرێنی بێ بەوەی کە دووبارە خەڵک لەگەڵ کتێب ئاشنا بێتەوە، دووبارە کتێب بستەوە نێو ماڵەکانی خەڵکی شارەکەمان. لەو ڕۆیە من زۆر بە ئەرێنی دەبینم، زۆر دەستخۆشی لە بەڕێوەبەرانی ئەو پێشانگایی دەکەم. شتێکە جیاوازی ئەو بەرچاوی من کە ئێستا کە سەیری کتێبەکانم دەکرەوەی کە کتێبی کوردی ڕێژەیەکی بەرچاویان هەیە لەو پێشانگاییدا، ئەوە زۆر سەرنجیمی ڕاکێشە، شتێکی زۆر جیاواز بن سەر پێشانگاکانی دیکە. بە بڕوای من پێشانگا خۆشیەکەی و چاچەکەی لەوەیدایە کتێبی باش و متەنەویع دێنێ، کتێبی جۆرا و جۆر دێنێ. ئەو کتێبە جۆرا و جۆرە خوێنەری جۆرا و جۆریشی هەیە. وەکی ئاگادارم ئەلحەمدولیلا لێرەش باشە، ئیستقبالەکە خراپ نەبووە، ڕەنگ بێ ئەوە نەبێ کە پیاوی ئینتیزاری هەیە بەڵام خراپ نەبووە، باش بووە. مەجموعەیە خەڵک هاتوون، هیوادارم هاوشاریان و دۆستانی کتێب خوێن و غەیرە کتێب خوێنیشمان زۆر بێن. کاکە ماڵەکانی کە کتێبیان نییە کتێبخانەیەکی ئەگەردانیان زۆر لە دیکۆڕی ئاشپەزخانەکەیان جوانتر دەبێت. کابرا حازرە بە میلیۆنان و بە 100 میلیۆن و زیاتر لە 100 میلیۆنان لە ئاشپەزخانەکەی سرف دەکات، بەڵام حازر نییە کتێبخانەیەکی دانێ کە ئەگەر ئەو کتێبانە لەوێدانێ نەشیان خوێنیتەوە دەبیتە میراتێکی زۆر بە کەلک و بە ئەرزش بۆ داهاتوان، بۆ منداڵەکانی، بۆ نەوەکانی. وە شتێکی یەکجار زۆریش جوانە ماڵە کتێبخانەی تێدا بێ، ئاوەدانیەکی تایبەتی تێدا. هیوادارم هاوشاریانم بێن بەشداری بکەن لەو پێشانگایەوە، ئەو کتێبە چاکانە بکڕن، ئەو هەلەی لە دەست خۆیان ندە.